میوەچینەکان و شۆڕشی ژن-ژیان ئازادی. شۆڕشی ئێران لە چوارەمین مانگی بەردەوامی خۆیدا خەڵکی زیاتر ئاگاداری هێزی یەکێتی و خەباتی خۆی لە دژی کۆماری ئیسلامی کردووە. تێکشکاندنی دیواری وەحشەتی حکوومەت و هاتنە مەیدانی ژنان و لاوان لە گۆشە و کەناری وڵات، ڕووخانی کۆماری ئیسلامی لە بابەتێکی سیاسی و ئارەزوویەکی ئینسانیەوە کردۆتە حرەکەتێکی هەنووکەی و مومکینی کۆمەڵایەتی. خەڵک لە هاوپشتی و خەباتی خۆیان هێز و ڕۆحیەیان وەرگرتووە و ڕیزی حاکمیەتیان تووشی ڕاڕایی هەڵوەرین و ناکارایی کرد. کۆماری ئیسلامی سەرەڕای هێنانە مەیدانی سەرجەم هێزە سەرکوتگەرەکانی توانایی خامۆشکردنی ناڕەزایەتی و مانگرتنەکانی لەدەستداوە. گۆڕانی هاوسەنگی هێزی نێوان خەڵک و حکوومەت و بەتایبەت ئەگەری ڕووخانی کۆماری ئیسلامی بەشە جۆرە و جۆرەکانی کۆمەڵگای کێشایە مەیدانی دژایەتی لەگەڵ کۆماری ئیسلامی. وەرزشوانان، ڕۆژنامەنووسان، هونەرمەندان و کەسایەتی و سیما ناسراوەکانی بە پەیوەستکردن بە ڕێزی ناڕەزایەتیەکانی خەڵکەوە شۆڕشەکەی بەهێزتر کرد. لەم نێوانەدا بەشێک لە ئۆپۆزیسیۆن بە سەرمایە گوزاریەکی بەرین کە لە بواری ڕاگەیەنەرە فارسی زمانەکانی دەرەوەی وڵاتدا کردوویەتی هەوڵەکانی بۆ موهەندسیکردنی ڕایگشتی لە نێوخۆی وڵاتدا دەست پێکردووە. سەڵتەنەت تەڵەبەکان بەتایبەت باخستنە بەرەوەی چەند هونەرمەند، ڕۆژنامەوان، وەرزشوان و بەکارهێنانی تایبەتی ژمارەیەک ڕسانەی فارسی زمان هەڵەیەکی بێناوەڕۆکیان وەڕێخستووە. شۆڕای گوزاری خۆیان دروست دەکەن، سەرۆک کۆماری خودخاندە و وەزیری و وەکیل دیاری دەکەن و بە خەیاڵی خاوی خۆیان زیندووکردنەوەی سەڵتەنێتێک کە بە شۆڕشی جەماوەری ڕووخاوە لە مێشکیاندا دەبوژێننەوە. ئەگەر لە ماوەی سەدەی ڕابردوودا ئیستیبدادی دوو ڕژیمی پەهلەوی و ئیسلامی گەورەترین کۆسپیان خستە سەر ڕێی دروستکردن و چالاکی ئەحزاب و تشکیلاتە سیاسیەکان لە ئێران و سیاسەتی کوشت و بڕی ئەم حیزبانەیان پەیڕەو کرد. ئێستا ئەمانە تەنانەت بەدەسەڵات گەیشتنیان بە پەیڕەویکردن لە پێشینیان لە هەوڵی سڕینەوەی حیزبایەتیدان. ئەوان بە یارمەتی ئەو ڕاگەیاندنانەی کە لەبەر دەستیاندایە و بە بوومبارانی تەبلیغاتی لا دەرەوەی وڵات هەوڵ دەدەن تا بەر لەوەی کە ئەم شۆڕشە قوڵتر بێتەوە بە خەیاڵی خۆیان ئاراستەکەی بگۆڕن. لەم ڕۆژانەدا دەبینین کە بەشێک لە باڵی ڕاست کە خۆیان خاوەنی هیچ حیزبێکی ناسرا و کاریگەرنین لە کۆمەڵدا بە بوومبارانی خەبەری و بە بەکارهێنانی ئاڵۆزترین شێوەکانی پەیوەندی هەوڵ دەدەن تا خەڵک لەلایەک و دەسەڵاتە ڕۆژاواییەکان لەلایەکی دیکەوە قانع بکەن کە ڕووخانی ڕژیم موهەندسی کرا و بە بەرنامەوە بەرەو پێش دەچێت. کۆماری ئیسلامی بە ئاسانی دەڕوخێت و ئەم بەڕێزانە گۆیا بە سڵاو و سڵاوات دەبنە جێگرەوەی. بەڵام کاری ئەوان تا بڵێ ساویلکانە ناجددی و بێ ئاکام دەبێت. بە چەند تویت لە کاتژمێر 12 شەو لە کتوپڕدا ئێتلافێک ڕادەگەیەندرێت کە خۆشیان لە بیریان دەچێت هێندێک لە هاوپەیمانانی دڵسۆزی خۆشیان خەبەردار بکەن تا تێبینیەکانیان و واردی تویتی ئێتلافەکەیان بکەن. وەها پێکهاتەیەک بەم چەشنە شێوازە کە لە دەرەوەی وڵات پێک دێت قەرارە ڕێبەرایەتی شۆڕشی ئێستا لە ئێران بگرێتە ئەستۆ. ئایا سناریۆیەک لەمە خەیاڵ بافانەتر بەزەیندا دێت؟ خەڵکی ئێران لە شۆڕشی مەشروتەوە تا بە ئەمڕۆ بۆ ئازادیە سیاسیەکان، بۆ دەستەبەرکردنی مافی تەشەکل و ئەحزاب و ناوەندی سیاسی و کۆمەڵایەتی خەبات دەکەن و ئێستا ئێتلافێکی درۆینە لە دوای زیاتر لە 100 ساڵ و ئەویش لە ئەوروپا دەور و نەخشی ئەحزابی سیاسی لە دیاریکردنی چارەنووسی داهاتووی خەڵکی ئێراندا ڕەت دەکەنەوە. بێگومان ئەم جۆرە گاڵتەجاڕیە سیاسیانە هیچ شتێک بێجگەلە شکست و ناکامی بە شوێنەوە نایەت. ژنان و پیاوانی خەباتکار لە کوردستان و بەلوچستان لە ناوەندە کرێکاریەکان و لە زانکۆ لە کۆڵان و شەقامەکان کەشکۆدارترین خەباتی 100 ڕابردووی خۆیان لەژێر دروشمی ژن-ژیان ئازادیدا تێیدا پێکهێناوە و ڕێبەریان کردووە، ئیجازە بە دەڵاڵە سیاسیەکانی ڕاستی ئۆپۆزیسیۆن نادەن بە سواری شەپۆلی شۆڕشەوە ئاراستەی ئازادی خوازانە و ڕزگاری بەخشی بگۆڕن. خەڵک ئیجازە نادەن دوای ڕووخانی کۆماری ئیسلامی سیاسەت و کارەساتی هەردوو نیزامی سەڵتەنەتی و ئیسلامی تکرار ببنەوە.